شەوی ڕابردوو بە هۆی کەوتنەوەی 5 گولە هاوان لە گوندی دارای سەر بە قەزای داقوق ژمارەیەک هاوڵاتی بوونە قوربانی بە هۆی دروستبوونی دەمەقاڵێ لە نێوان کارمەندێکی پۆلیسی فیدراڵ و پۆلیسی بەشی تاوانی داقوق. ئەفسەرێکی تورکمانی شیعی داقوق کوژرا. بە پێی سەرچاوەکانی پەیام لە کاتی کەوتنەوەی گولە هاوانەکان لە گوندی دارا هاوڵاتیەک گیانی لەدەستدا و سیانی تریش بریندار بوون. لای خۆیەوە زایر بەکر ئەندامی ئەنجومەنی قەزای داقوق بۆ پەیام ئاشکرای کرد. شەوی ڕابردوو بە هۆی دەستڕێژی گولەوە 6 ئەندامی خێزانێکی عەرەب گیانیان لەدەستدا بە پێی وتەی ناوبراو. ئەو 6 هاوڵاتیە لە کاتی بۆردومانی گوندی دارا بەرەو داقوق هەڵاتون، بەڵام بە دووری 300 مەتر لە نزیک بازگەیەکی پۆلیسی فیدراڵی دەستڕێژی گولەیان لێکرا و دەست بەجێ 6 کەسی ئەندامی ئەو خێزانە کە ژن و پیا و منداڵ بوون شەهید بوون و 1 منداڵی ئەو خێزانە ماوەتەوە. ناوبراو ڕاشی گەیاند لە کاتی گواستنەوەی تەرم و بریندارەکانی گوندی دارا بۆ نەخۆشخانەی گشتی قەزای داقوق. ئەفسەرێکی بەشی پۆلیسی تاوانی داقوق هاوکات برازای سەرۆکی ئەنجومەنی قەزاکەیە کە بەناتەوە تورکمانە و لە بنەماڵەیەکی دیاری شیعی ناوچەکەیە لەگەڵ پۆلیسێکی فیدراڵی دەبێتە دەمەقاڵە لە نێوانیان. دواتر پۆلیسە فیدراڵیەکە تەقا لەو ئەفسەرەی داقوق دەکات و گیان لەدەست دەدات. دوای ڕووداوەکەش ئێستا دۆخی ئەمنی داقوق ئاڵۆزە و بنەماڵەی ئەفسەرەکە داوای ڕادەستکردنی ئەو پۆلیسە بە حەشی شعبی دەکەن و داوا دەکەن پۆلیسی فیدراڵی ناوچەکە چۆڵ بکەن، چونکە بەوتەی ئەوان بوونەتە هۆکاری تێکچوونی ئاسایشی قەزاکەیان. بەهۆی دروستبوونی بۆشایی ئەمنی و کەمی توانای هێزی پۆلیسی فیدراڵی لە ناوچەکە، ڕۆژانە خروقاتی ئەمنی لە سنووری داقوق ڕوو دەدات و هاوڵاتیانی سڤیلیا و ناوچەیە دەبنە قوربانی و ترس و دڵڕاوکیە وای کردووە ناوچەکە کە زیاتر کوردنشینن چۆڵ بکرێت. چیانووری، کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.